مرحبا تماشفان هجا دیسا ام به پروگرامک زندی ام بورانه ایرو ام به گل کردستانه سر وعده کردستانه و مخابن سر وعده پیرک کرد لکردستانه و لدنه امه با خفن هون زانم پنابری کومکوژی جنوساید سر گل کرد گلک آستنگی دانیه gelek milletê Kurd qetil dibe lê ê pêşî pîrek û milal zarok pir pêdêşin em ê ser wan bisekinin û ser hinek mijarê Helepçe ser misalê Helepçe ser başûra Kurdistan bisekinin eger dema me hebe em ê herin deverê Kurdistanê dijî îro dê xanimê gewra كتن برنامج ما جنن كرد يك لحلبشة قالصة وحسين إدجي للسويدي آواز دلاني وكك زكريا حورامي كنكة أم بنر ديسا جواري كنكة جواري جنادة شخباتي وانا هي مش كك زكريا بعلمن هم بخيراتن سرسرا سرچاوهاتن كيف زكريا مدس بتبكن تشبجي بپرسی لخوشكا آواز دلالي مپرسی از دخوازم بپرسم سر روش حلبچه گلک گرینه کنکوژیک مزن چبو دوره هونزانن احوال قتلیام احفال لکردستانه چبو او پاندور سر جنا چه پاندور هبو چه پروبلم سر جنا چکر جنه کردستان نکاد چه وعدی دنه زۆر سپاس ئاوازخان تێگەیشتی یان ئەوەیە تەرجمەی کەم سپاس هەپاڵمەتین یەکێکە لە پێشکەشکاری بەرنامەی تەلەڤیزۆنی میتۆنیا کە لە وڵاتی کەنەدا پێشکەشەکرێ دیار بۆ پرسیاریەوەی کرد کە ئایا ڕەوشی ژن لە باشووری کوردستان بە تایبەتی هەڵەبجەوە بە تایبەتی کە قەتڵ عامی جینۆسایدی گەلی کورد دەکرێ تەنها پیاو ناکرێ ژن و منداڵیش جینۆساید دەکرێن و کیمیاباران دەکرێن بەداخەوە ئێستا لە باشووری کوردستانە هەنگاوێکی ژن کوشتنیش هەیە ینی دەست پێکراوە و بە تایبەتی مێژوویکی بچووکی هەڵەبجە لە ڕەوشی ژنەوە و دواتریش باسی گشتی ژن بکەیت بەڵێ سەرچاوم ئەگەر باسی هەڵەبجە منی خۆم کچێکی هەڵەبجەیم من ساڵی هەفتاکانم بە تەواوی بیریە کە لە هەڵەبجە بووین هەڵەبجە شارێکی زۆر ئازاد بوو شارێکی بێکێشە بوو خەڵکێکی کەمی تیا ئەژیا بە زۆر بە خۆشبەختی تایە ئەژیا ئیتر ئەوەنەی نەخایەن لێمان تێک چوو لە 74ەوە سەدام قەسفی کردین ڕامان کرد مەجبور بووین ڕابکەین ئەوە ئیتر یەکەم ڕاکردنمان نەبوو یعنی من 14 ساڵ بووم لەو شارە ڕام کردووە ئیتر هەڵەبجە بەناوبانگە بە ڕۆشنبیری بە ئازادی ئافرەتی هی ئەو کاتانەی پێشوە هەتا ساڵی دوای هەتا کیمیایەکە و دوای کیمیایەکە و 1970 ئیتر ئەوە مێژوویەکی تریایە هەڵەبجە ئیستا لە حەلەبچە ئیستا لە حالی ژن چتۆمە یانێ ئەزانم لە حەلەبچە ئایسیس هەیە یانە ئیشیت هەیە و ئەو هەنە پارتیە ئیسلامیە کورجی لەورا هەنێ ڕەوشە حەلەبچە ڕەوشە ژنا چنە یانێ ئەزانم پڕ قەتلیامژی دەبێت لە حەلەبچە لە هەولێرێ 1970 ساڵادا 3000 ژن قەتل بوویە یانێ ئەو ڕەوشتی چاوە بێگوهارتن بەڕاستی کاکە ئەوە هەموو کوردستانی گرتوتەوە تەنیا هەڵەبجە نییە هەڵەبجەش لە فترەیەکە لە فترەی ناوەڕاستی نەوەدەکان هەتاکو و ناوەڕاستی 2000ەکان حیزبی ئیسلامی سیاسی زۆر زاڵ بوو لەو ناوە کولتورەکەی تا بڵێ لە دوای کیمیایی و شەڕ و داماوی بەسەر هەڵەبجە هاتووە بەرەو دواوە چۆتەوە بەلای کەمەوە 100 ساڵ 150 ساڵ چوینەتەوە دواوە هەر ئەوە ژوای کرد من کە چەند ساڵ بوو لە 85ەوە لە سویدە ژیام شتێکم وەرگرتە بوو لێرە لە ڕێکخراوەکانی NGO تۆزێ لە سیاست و لەو شتانە
هەنێشت لە یەکسانی بوونی ژن و پیا و زۆر شتی تری ڕێکخراوەی فێربوو بووم حەزم کردبی بەمەوە بۆ وڵاتەکەی خۆم بتوانم لەوێ یارمەتێکی ئەو خەڵکەی هەڵەبجەی پێ بم بەڕاستی کاتێکەکە لە نەوەدەکان ئەچوومەوە بۆ سەردان مصیبەتێکت ئەبینی یعنی زۆر زۆر وەزعی کوردستان ناخۆش بوو ئیتر ئەوەی کە دائیمە ئێمەی ئاوارە ئێمەی کە لە تاراوگە ئەژین کە شتێکی جوان ئەبینین لێرە هەوڵێن کە خۆمان فێری بین یەکەم دوو بۆچی من وام بۆ من فەرقم هەیە لەگەڵ ئەوروپیەکانە بۆ ئەو ئازادە بۆ من ناوێرم قسەیەکی بە تەواوەتی لەگەڵ ڕەگەزی بەرامبەرم بکەم یعنی زۆر شتی وای کرد کە من لێرە خۆم ئازاد کەم خۆم ئازاد کەم و هەنێشت فێر ببم و بیبەمەوە بۆ وڵاتەکەی خۆم ئەمەش بوو بەوەی ئەوەی کە بتوانم ڕێکخراوێک دروست کەم لە هەڵەبجە بەست هەروە بە ئاسان نییە یعنی تقریبا 6 ساڵ 7 ساڵ کارم بۆ کرد ڕێکخراوێکی کچانمان دروست کرد بە ناوی کچانەوە بۆ ئەوەی نەبرێتە باری هیچ سیاسەتێک ژن لەوێ حیزبێکە و ئافرەت لەوێ حیزبێکە لەبەرەوە من ناوە منە ڕێکخراوی ئامێز بۆ گەشەدان بە تواناکانی کچان لەوێت وتمان چی بکەین یعنی ئەبێ لە خولەکانەوە دەست پێ بکەین جۆرەها خولی ڕۆشنبیریمان کردەوە بۆی بتوانین شتێک لەو ڕەوشە بگۆڕین کە لەو ئەو کارە ساتانە بەسەر هەڵەبجەی هێناو بەێ کەکە ji bo Kasîm Hesên ez dixwazim bipirse tu li Helepçe jiyanê dikî û tu rewşa Helepçe ji me çêtir zanî wexta tu li Kurdistanê û li çiyayê Kurdistanê jî li rojava digerî rewşa wan çawa rewşa Helepçe bi ku de diçe rewşa pîrekê jinên Helepçe bi ku de diçe kanî bi kurtasî ji me bêjê keremkê te fêm kir an kekê tu explain bikî نەدابێت گوت پۆرزە کرمانجی کرمانجی تو باشە جاران لەگەڵ ئەنگلیزی قساکەم کرمانجی تو پڕ باشە بچکە میوانی بی ڕۆژاوا ڕۆژاڵات بی میوانی دێن هەواڵ ئەرێ یارێ دخوازم ez rewşa Helepçe li heremê Kurdistanê çi wadê de yê pêş de yê an paş de yê ez dixwazim wî fêm bikim keremkê کەرسوبخان سەوتەکەی تۆ گیراوە سەوتی مایکەکەت بەرە لە خوارەوە لینکێکی سووری پێوەیە ئەگەر سێریکەی دەسی لە لینکەکە بە دەنگی خۆت بکەرەوە دەنگەکەت نەکراوە تۆ لای من دیارەکە سەهمێکی لەسەر هەر خوار کامێرەکەی خۆت دەنگەکەت نییە دەنگەکەت بکەرەوە کەرسوبخان تا بیتەوە سەرخەت ئەمجار نا دەنگت نییە ئەبێ ئەو سەهمە سوورە لاچێت ئەو سەهمە سوورە تەواو ئێستا تەواو ئێستا باش keremkê ببورن سڵاو بۆ ئێوە بۆ بینەرانی ئێوە نازانم حەزەکەم کرمانجی قسە بکەم یان سۆرانی هەر هەڵەبجەیانە قسە بکەم باشترە هەڵەبجەیانە حەلەبجەیانە بەلێ سڵاو بۆ ئێوە سڵاو بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی ئێوە دیارە ڕۆژی هەڵەبجە وەک هەر بەشەی هەر جار ینی لە من دەپرسن دەڵێن هەڵەبجە چۆنە ئەڵێم وەک هەر پارچەی هەر شارێکی تری هەرێمی کوردستان هەروایە یعنی بەداخەوە ئەو سیاسەتەی کە لەسەر باشووری کوردستان دەچێت هەر شوێنە و بەشی خۆی پشکێکی بەرکەوتووە بەڵام هەڵەبجە زیاتر لەبەر ئەوەی سەرسنوورە با بڵێن ئەو شارانەی کە دەکەونە سەرسنووری وڵاتانی داگیرکەری کوردستانەوە ئەوانە زیاتر کاریگەری دەرەوەیان لەسرە کاریگەری دەرەچیان لەسرە با بڵێن ئەو هەڵەبجە وەک سەرسنوور هەندێک کاریگەری خراپتری ڕەنگە لەسەر بێ هەتاوەکو شوێنەکانی تر
ئەگینا سیاسەتێکی سەرمایەداری لە هەموو جیهانە وەکو یەک ئێستا پەیڕەوی دەکرێت و دەچێت و کاریگەری هەیە و بە تایبەتی با بڵێن ئەم سیاسەتە لەسەر ژن دەکرێت دیارە و ژنان ئەو ژنانەی کە لە ئەو شارانان کە با بڵێن تووشی ڕوبەڕووبوونەوەی جینۆساید و قەتڵعام بوون ئەوانە کاریگەری دەرونی با بڵێن زیاتر لەسەر ئەوان هەیە ژیانێکی ناخۆشتر نائارامتر نائاسوودەیتر هەیە لەگەڵ ئەوەشا هەڵەبجە چون شارێکی سەرسنوورە یعنی بەداخەوە ئەتوانم بڵێم لە ئێستاە ئەو هەژاریە کە لەسەر باشووری کوردستان بەڕێوە ئەچێ ئەو قەیرانەی کە لەسەر باشووری کوردستان هەیە هەڵەبجەی زیاتر گرتوتەوە چونکە هەر کەسێک بەداخەوە کە دەبێت بە خاوەنی پۆستێک دەبێت بە خاوەنی مادەیەک دەبێت بە خاوەنی دوو فلسپارە ئەوێ ئیشێ بکە یەکسەر هەڵەبجە بەجێ هێڵە و دەڕوات و ئەوانەیشی کە لێرە لەو پۆستیان هەیە یا با بڵێن خاوەنی کارگەیەکن خاوەنی ئیشێکن خۆیان شوێنی نیشتەجێبوونیان هەڵەبجە نییە لەبەر ئەوە یعنی هەڵەبجە نازانم بڵێم وەک چی لێ هاتووە ژنان لێرە هەتا بڵێ ڕەنج دەدەن ژنی هەڵەبجەیی بە تایبەتی ژنی هەورامان دیارە دەستڕێنگینیەکی تایبەتیان هەیە هونەری تایبەتی ژیانیان هەیە هەر لە هەمومان دەزانین هەر لە هەورامانەوە هەتاوەکو هەڵەبجە سێرەکەی لە پێڵاوەکانی پێوە هەتاوەکو جلەکانی بەری و هەتاوەکو سەری لەچکەکەی سەری یا با بڵێن مێزە جامانەکەی سەری هەمووی توانیوانە دروست بکرێت ئەوانە هەمووی دەستڕێنگینی ژنانە و خواردن بۆ هیچ شتێک پەکی نەکەوتو ینی هەڵەبجە لە ئێستا هەندێک جار وەک بازارێک بەکارهێنرێت بازارێکی بەروبوون خۆماڵی بەکارهێنرێت بەڵام ینی سەیرترین شت کە لەم ماوەیەدا ڕوویداوە با بڵێن دێشەوە من هەستم پێ کردووە هەتا ئێستا هەڵەبجە حسابی شاری بۆ ناکرێت یعنی من خۆم مامۆستام وتیان موچە دەدرێت بۆ 7 مانگ دەرەوەی شارە بۆ 8 مانگ ناوەوەی شارە بڵێم ببوورە بۆ 7 مانگ ناو شارە بۆ 8 مانگ دەرەوەی شارە واتە گوندەکان و لادەکانە سێرەکەم ناوشاری هەڵەبجە موچەی وەرنەگرت بۆچی هەڵەبجە موچەی وەرنەگرت وتیان وڵا هەڵەبجە حسابی دەرەوەی شاری بۆ ئەیکوێ موچەی وەرگرتەوە وڵا سلێمانی وەریگرتووە عنی هەتا ئێستاش تەنها سلێمانی بە شار ئەزانرێت هەتا ئێستا هەڵەبجە هەر بە شار نازانرێت نەک بە پارێزگا بەڵکو بە شاریش نازانرێت یعنی ئەوانە هەیە بەداخەوە مەکتەبی تورکی باش کراوەتەوە لە هەڵەبجە کە ئەمەش کاریگەریی زۆر خراپی هەیە لەسەر ئایندەی تاک بە تاکی ئەم کۆمەلگایە حتا پار یعنی من خۆم بەگوێی خۆم ئەوەم بیست کە لە مەکتەبە تورکیەکانە هەر کەسێک یەک وشە بە زمانی کوردی قسە بکات 1000 دینار غەرامە ئەکرێ باجی لێ ئەسەنرێت و تەنانەت یعنی هەندێک شت هەبوو ئەو مامۆستای مەکتەبە تورکیەکان بە زۆر دەچن سەردانی ماڵی تەلەبەکان دەکەن و تاک بە تاکی تەنانەت جلەکانیان دەگەڕێن ماڵەکانیان دەگەڕێن ئەمانە هەمیان مەترسین لەسەر ژیانی با بڵێن نەک تەنها ژنان لەسەر یعنی گەنجانی هەڵەبجە بە تایبەتی ئەمانەی هەر کێشەیەک کە ڕوو دەدا لەم شارەیە پشتی گەورەی بەری ژن دەکەوێت چونکە ژن بناغی کۆمەلگایە یعنی ئەگەر ژن وەک ڕێبەر ئۆجەلان دەڵێ ئەگەر ژن ئازاد نەبێ کۆمەلگا ئازاد نەبێ ئەگەر ژنێک نەتوانێت مناڵێکی تەندروست و ئازاد پەروەردە بکات کۆمەلگایەکی ئازاد لەکوێ پێ بگات ئەگەر ژنێک نەتوانێت لەسەر ڕەنجی خۆی مناڵێک پەروەردە بکات مناڵێک چاوەڕێی دەستی دەسەڵات و حکومت بێ سبەی ڕۆژ چۆن دەتوانێت لەسەر پێی خۆی بوەستێ و داوای ئازادی بکە داوای مافی خۆی بکە داوای مافی گەلەکەی بکە و هەر نەبوونی هەر کێشەیەک با بڵێن بوونی هەر کێشەیەک بۆ هەر گەنجێک بۆ مناڵێک بۆ دایکێک کە ناتوانێت پێداویستی مناڵەکەی دابین بکە ئەمانە هەمویان کێشن بۆ دەرونی ژنان خراپی پیاوێک کاتێک هاوسەرێک بۆ ژنەکەی وەک دەبینیت کە یعنی بەداخەوە لە ڕوانگەی کۆمەڵایەتیەوە فەسادی کۆمەڵایەتی زۆر زۆر بڵاو بۆتەوە کێشەی کۆمەڵایەتی زۆر زۆر هەیە هەریچێک لەمانە ئەمانە هەمویان کاریگەری خراپی لەسەر دەرونی ژنان هەیە بۆ نمونە ژنێک هاوسەرەکەی لە ئێستاە کاری خراپەکات چەندین نمونەی وا هەیە لە ئێستاە کاری خراپەکات بەڵام خاوەنی منداڵە بۆیە ئەم ژنە نە ئەتوانێت لە ئەم پیاوە خراپەت جابێتەوە لەبەر خاتری مناڵەکانی و نە ئەوەی ژیانە کە لەگەڵ ئەو پیاوەیە بەسەری ئەبات یعنی بەداخەوە هەزاران
يعني شتی خراپ دەکرێت بەڵام يعني ژن ناتوانێت خاوەنداری لە مافی خۆی بکات لە ئێستا يعني بە هەر شێوەیەک دەڵێن کە هەڵەبجە تا ڕادەیە کە ئەڵێن نازام ژن کوشتنی تیانیە و ئازادی ژن زۆر ئەوانە نا بەداخەوە ئەو سیاسەتەی کە لەسەر ژن پەیڕەو ئەکرێت لە هەر شوێنێکی تری جیهاندا لە هەڵەبجەیشە بە هەمان شێوەی و با بڵێم خراپتریشە چونکە لە ئێستاە دەوڵەتی تورکیا کاری خۆی دەکات ئێران کاری خۆی دەکات و ئەمانەش یعنی بێ ئیرادەکردنی ژنان لە ڕووی کێشەی ئەخلاقی لە ڕووی کێشەی با بڵێن کۆمەڵایەتی ئەمانە زۆر کاریگەریان هەیە لەسەر دەرونی ژنان و زۆر نائارامی هەیە لە هەر جێگایەک نائارامی هەیە و بە تایبەتی لە ماوەی پێشودا تەنان سەرەکەی یعنی سیستەمی پەروەردە لە جیاتیەوەی هاوکاری ژنان بکا کە وەک دایکێک هەم مناڵەکەی بەخێوکاوە هەم بتوانێت دەوامەکەی بکات یعنی هەوڵەدەن تەنانەت ژن لە وەزارەتی پەروەردە دەربخەن یعنی ئەوە شتێک نییە هەرچەنە ئەو مامۆستایە داوای لێبوردنی کرد بەڵام ئەوە شتێک نییە یعنی هەروە بەسەر ژناندا تێپەڕە پێویستە قبول نەکرێت چونکە پەروەردەکار ژنە تۆیت سیستەمێکی پەروەردەی نادروست هەیە لە باشووری کوردستانە بەداخەوە هێشتا سەرڕای ئەوە بتەوێتەوە ژن لە ئەم سیستەمی پەروەردەیە بێنیتە دەرەوە یعنی ئیتر نازانم چی ئەمێنێتەوە کە تۆ بتەوێت تەنانەت ژن لەوەیشا بێ ئیرادە بکەیت یعنی ڕۆڵگێڕانی ژنان بەداخەوە هەرچەندە وەک شکلی هەیە بەڵام وەک جەوهەری ئەو کاریگەریان نییە بەداخەوە ئەتوانم ئەوە نەبڵێم تا ئێستا ئەگەر پرسیاری ترتان هەیە لە خزمەتە والله ez daxwazim du pirsyarê bikim hevalege me rême bide ez pêşî ez ter tişkî bêjim tu bîra nekim min li vir girt dibe ki di mektebê Turka de xuşka me got di mektebê Turka de Kurdî tinikane bipeyve û 1000 dînar 100 dirhem ceza dide ev tiştek balkêş û ecêb ez nuh dibîzim te tişkî wa bîstan na keksekeriya ez hepal min soranî axaftê xwe dikim hemû ziman têkil debe wî hewramî soranî bez ez li rastî de xwe kirdnewey her qutabxaneyek ke amancî ewe bê keltûrî welatek li navberê keltûrî zimanek li navberê xirabtirîn şita ême dizanîn li her welatekî dinya de qutabxane bo dûz dekire ke zimanî deg li bîr neçêtewa توێ ئەو زمانە پەرە دەبکە من لەسەر قسەکانی مامۆستا کەلسوم کە ئەوەی وتی دیارە لە پەرلەمانی کوردستان هەوڵێکی زۆر درا چەندین گەنج و لاوی منتیقەی هەورامان کە دەرزی هەورامی لە هەورامانە بوترێتەوە بۆی زمانی دایک پەرە پێ بدرێت بەڵام بەداخەوە نە حکوومەتی هەرێمی کوردستان نە پەرلەمان ڕێگەی نەدا بەڵام هاتوون چەندین مەکتەبی تورکی و ئەوانەیان لە باشووری کوردستانە دروست کردووە وەکو هەواڵ دەبێژێت زیرەکترین و بەتواناترین قوتابی دەبن لەو خوێندکار لەو مەکتەبەیە پەروەردەکەن و ساڵانە دەیان بنە تورکیا سەفەریان پێ دەکەن و شتیان بۆ پێداویستیان بۆ دەکەن بەس من پێم خۆش بوو ئەگەر کەلسوم خان زۆر جار میوانی ڕۆژاوا و باکووری هەیە ئەمڕۆ میوانێکی بڵێن ئافرەتێک کە میوانت بێ باکوور ڕۆژاوا لەوێ هەیە ئمە بتوانین قسەی لەگەڵا بکەین لەسەر ڕەوشی ژن نەوەڵا بەداخەوە ئەمڕۆ کەسم لەلان نییە و با بڵێن هاتو چۆکردنی ئەو میوانانش لە ئێستاە هەندێک زەحمەتە هەندێک وەزعی نازانم باشووری کوردستان وابزە مامۆستا زەکەریا لەو کاتەوە ڕۆشتۆ زۆر ئاگدار نییە تۆزێ زەحمەتە هاتو چۆکردنی ئەو میوانانە لە ئێستاە بەداخەوە وەڵا بەڵام وەک مەکتەبی تووشیەکە بڵێ یعنی حتا جارێکیانێکێک لە خوێندکارەکانی ئەو مەکتەبە لە سارەکەی ئێمە سوار بوو پرسیاری مەکتەبەکەمان لێ کرد یعنی سەیری ئەو سیاسەتە کە بەداخەوە خەڵکی ئێمە کە شتی بە بەلاشدایە لە مقابلە ناپرسێ بڵێ تۆ لەبەر چی ئەمە بە من دەبەخشیت یعنی تەنها ئەوەیە یعنی وەزعی هەژاری خەڵک هەندێک جار وا دەکات کە یعنی شتی خراپ وەربگرێت لە کەسی خراپ شت وەربگرێت ئەوانیش لە سەرەتاکە ئەو مەکتەبە تورکیا لە هەڵەبجە کرایەوە هەڵستان بۆ خەڵکی هەڵەبجە بێبەرانبەر بوو
یعنی سەرەتای ساڵی یەکەم و دووهەمی شوابزانام تا سێهەمیش هیچ پارەیەکیان لە ئەو خوێندکارانە وەرنەدەگر کە دەچن لەو مەکتەبە تورکیا خوێنن. یعنی پێویستە هاوڵاتی ئێمە لەمە تێبگات کە ئایا ئامانجی لەمە چییە کە ئەو یەت زمانی خۆی بە تۆ بەخشێت و لە مقاوی لە پارەی لێ وەرناگرێ، بەڵام لە سلێمانی و لە هەولێر و لە هەر جێگایکە بۆ هەر خوێندکارێک ملیۆنێک وەردەگرێت. یەکێک لێمە سەر قسەکەم یەکێک لەو خوێندکارانی ئەو مەکتەبە لەوێ دەمایەوە لە بەشی ناوخۆیی با بڵێن خەڵکی سێ سادق بوو نەی دەتوانی هاتوو چۆ بکات بۆیە لە بەشی ناوخۆیی مابوویەوە. ئەوانیش وتی پارەمان لێ وەرناگرن کە لە بەشە ناوخۆیەکە ماوینەتەوە، بەڵام لە مقابلە ئەبێ هەموو شەوێک نیو سەعات ژیاننامەی فەتحوڵا گولان خوێنینەوە. باشە یعنی تۆ سیر کە گەنجێک لێرەوە پەروەردە ئەەکەی بە خوێندنەوەی ژیاننامەی کەسێک، یعنی بۆ کورد زانایتیان نییە، بۆ کورد عالەمیتیان نییە، بۆ کورد مێژووی نییە. یعنی کاتێک زانی ئەم گەنجە ئەم مناڵە ناڕاستە و خۆ سێرەکەی فەتحوڵا گولەنی بە پێغەمەر زانیوە. فەتحوڵا گولەنی خۆشەوێ بە سەرکردەی خۆی زانێت بە ئینسانێکی ئەوە نەپاکێزانێ ڕەنگە لە هەموو قسەکانیان ڕۆژانە بڵێ فەتحوڵا گولەن فەرمووی. یعنی ئەمە یەکەم. لە ڕاستیدا بۆی ڕێگەش بە ئاوازخان بین قسە بکات شتەکان زۆر خۆی لە ڕاستیدا خوێندنەوەی هەر بەرنمەیەک بە زۆرداری و لە بێ بەرامبەری قەدەغەیە. بۆ نمونە ئێمە قوتابی بووین، پارەمانەیە بە کڕینی ڕۆمانەکانی عەزیز نەسیم، پارەمانەیە بە کڕینی ژیاننامەی مارکس مامۆستا سەعید نەوروسی، بەڵام بۆ ئەوەی کە علمێک وەرگرین وە پێشکەشی کۆمەلگاکەی کەین. بەڵام زۆرە ملی ئەوە یەکێکە لەوانەی کە جەنابەت فەرمایشت پێیا یا ئاماژەت پێیا زۆر قەدەغەیە لەسەر ئینسان بەڕاستی. بەڵام من پرسیارێک لە ئاوازخانەکەم، یانی ئێمە دەبینین لە شارەکانی ترا لە ڕەوشی ژنە دەڵێن هەڵەبجە سەرۆکی شارەوانی ژنە، قایمقامی ژنە، مدیری مافی مرۆڤی ژنە. ینی بۆ ئەو پرسیارە ینی ژنان لە هەڵەبجەدا بۆ ئەو گۆشەگیریە بشکێنەوە دەزانین کە ژن کوشتن لە هەورامانە ڕێژە لە سەدا سفرە، لە ژێر سفریشەوەی. ینی ئەوە بۆ نەگوازێتەوە بۆ شارەکانی تری کوردستان کە جەنابەت ڕێکخراوێکدا بۆ چالاک بووی لەو بوارەدا تا نەویست ئیش بکە. بەڵێ پرسیارەکە زۆر جوانە کاک زەکەریا. ئەمەی کە خەڵکی کوردستانی چاوبەست کردو بەوەی هەڵەبجە هەموو کارمەندەکانی و شوێنە هەستیارەکانی ژنەی بابەڕێەوە، بەڕاستی من زۆربیان هاوڕێ من یەکدوانێکیشیانم بە سەفەر لە ڕێگەی ڕێکخراوەکەەوە هێناو من بۆ سوی، هەر بە بەرپرسی شارەوانیەوە کوێستان خان، هەر بە بەرپرسی مافی مرۆڤەوە گولستان خان، زۆر سووران خان بەرپرسی قوتابخانەی کەمەندامان. ڕێزم هەیە ئەگەر زۆر ڕۆشنبیرن ئافرەتەکان، بەڵام حیزبێک دایناون بە پێی بەرنامەی ئەو حیزبە ئەڕۆن بەڕێوە بەداخەوە هیچ کام لەوان و بە منیشەوە، یعنی لەوێ ئەو ئازادیەت نییە بە هۆسی خۆت تۆ چیت ئەوێ بیکەیت بۆ ژن و ئافرەتی ئەوێ. ئەو فترەی کە ئەو ماوەی کە من لە هەڵەبجا بووم بەڕاستی ئافرەت کوژراوە، ئافرەت کوژراوە. من لەوێ دەنگم بەرز کردەوە قسەم کرد چەند کەسێکی حیزبی ئیسلامی سیاسی دەنگیان بەرز کردەوە بەرامبەرم و پیان ناخۆش بواسی یەکەم لەوێ کە ئافرەت دەکوژرێ بە دزیەوە ناژێڵن بگاتە محکەمە، نایڵن بگاتە پۆلیس. کاتێ دەمم کردەوە لای یەک دوو کەس باسی مەکە، قەزەی شەرەفە، خۆت تووشی کێشە مەکە. ئەکرێ ژێر بەژێر بەس نییە لە سلێمانی لە هەولێر لە شوێنێکی کە یەکسەر مێدیاکان ڕائەپەڕن و باسی ئەکەن وی خەنە ناوە، لەوێ هەر بەژێر بەژێر ئەکرێ. هیچ پێشکەوتنێک نییە لەوێ بە هەر لەبەر ئەوەی کە ئافرەتەکان شوێنە حساسەکانە بن بەڕێوە، بەس کارمەندێکن و موچەکەیان وەرەگرن و هیچی تر بەڕێی من هیچ دەورێکی وایان نییە. هەر لەبەر ئەو هۆیانەش بوو، ئەو هۆیانەوە چەند هۆیەکی تر کە ئافرەت تۆزە چاو بکاتەوە، تۆزە بێتە دەرەوە، دوو خولی ڕۆشنبیری ببینێ. تەنانەت ئێمە کە ڕێکخراومان دروست کرد لە هەڵەبجە، ئامانجەکەمان ئەوە بوو کە ئەم کچانە یەکەم بێنە دەرەوە بزانم چیان ئەوێ، گوێ لە کێشە و گرفتەکانیان بگرین، ڕایان بێنین بەخول بە دەورات، ڕایان بێنین لەسەر ئەوەی کاری سەربەخۆی خۆی دامەزرێنێ، بۆی چاوەڕێی دەستی پیاوەکەی نەکە. کردیشمان و بە ئامانجەکەش گەیشتین، چەنەها ژن و ئافرەت لەو ڕێکخراوە پێگەیشت و
چوو ئیشی خۆی ئەکا ئیجازەی سایقیمان ئەیە بە ئافرەتان تقریبا بە خۆڕایی هاتن نووسینگەکانی هەڵەبجەش کاتیان لێکردین من درام بە محکەمە یەکەم جارم بوو لە هەموو ژیانما بچمە محکەمە و بەردەمی حاکم بوەستم لەبەر ئەوەی کە گوایە من مخالفم کردووە و خولی شۆفێریمان کردوتەوە یاساکان بە جوانی جێبەجێ ناکەیت هەتا دوایی ئێمە سەرکەوتین و حاکمەکە ڕۆشنبیر بوو دڵسۆزی هەڵەبجە بوو تێگەیل کە وەزعەکەی ئێمە چۆنە ئەگەر ئێمە بەبێ بەرامبەر خولێکی شۆفێری بکەینەوە زەرری ئەوانە ئەوان زەرەرەکەن لەبەرەوە هاتن ئیتر بیر لە هیچ ناکەنەوە پێشکەوتنی شارەکە ناکەنەوە نایەنەوە ئافرەت پێش بکەوێ بێتە دەرەوە شۆفێری بکات خول ببینێ دوکانێک دابمەزرێنێ بەس هەر بەڕەنگاریان بووینەوە هەر بەردەوام بووین بەڵێ کەلسوم خان ئەو پرسیارش هەواڵمەتین ببوورەکە پرسیاری لەوانەیە ئەویش هەبێت باشە ئێمە دەبینین لە کوردستاندا ڕێژەی ژن زۆرترە بەپێی ئەو داتانەی یونسۆ یا شوێنەکانی کە کردویانە یان سیدیۆ کردوێتی بۆ ئەو ڕێژەیە دانراوە ژن ئەبێ لە سەدا ئەوە نەبەشداری کایەکانی کۆمەلگە یان پەرلەمان بکات ینی ژن بۆ ئەو ڕێشتەیە کە زۆرینەی کۆمەلگای پێکێناوە و زانین کە ژن لە هەموو دنیادا دەترەوێ و ڕێشتگەیە نەمێنێکە ئەمە پیاو سالاری نابێ بمێنێ لە ڕاستیدا لە هەموو دنیا سێمە لە وڵاتی کەنەدا دەژین دەبینین ژن شۆفێرە ژن چێژلێنەرە ژن مدیرە ژن وەزیرە ژن زۆرینەی پەرلەمان ینی بۆ ئەو ڕێچکەیە کە نەشکێت ینی کە تۆ زۆرینەی ناو کۆمەلگایت بۆ ئەو ژنان خۆیان ئەو هەوڵە نادەن بۆ خۆیان بەڵێ کەکی ئەس دەخوازم بێژم نکا دقەکی ببوورە ژن لە کوردستان گەریلایە پێشمەرگەیە گەلێک شەڕی ئیحسانەکەن و دهێلا دژی ژن هۆقا پاش دەچوویە یانێ ئەف چاوا دنەیە کە لێلەکە لە کوردستان ژن لە سەرێ چیایە لە ڕۆژەوە سەدی گەریلا سەدی شێست پێشمەرگە سەدی شێست ژنن و لە باشوورێ کوردستان ژن هۆقا پاش دەکەتی سەدە ماوی چییە دەخوازم لە خوشکە جوابی خۆ دەدا گەرم کرد بەڵێ سەرەتا وەڵامی مامۆستا زەکەریا بدەمەوە بەڵێ ڕاستە ئەگەر ژن هۆشیار نەبێت ناتوانێت خاوەنداری لە هیچ مافێکی خۆی بکە ئەمە یەکەم دووهەم یعنی هەندێک ڕێککەوتن هەیە بۆ نمونە یعنی ژنان لە هەڵەبجە بە تایبەتی حیزبە ئیسلامەکان هەندێک ڕێز لە با بڵێن خێزانەکەی ئەگرێ لە ڕووی ئەوەی کە ئەو کێشەیە خەڵکی تر هەیەی بۆ نمونە یعنی ژنێک کاتێکە بیر لە قازانجی گشتی نەکاتەوە وەک مەسەلەی نەتەوایەتی وەک مەسەلەی ئینسانی وەک مەسەلەی نیشتیمانی ئەو کاتە مافی شخصی خۆی بیرەکاتەوە ئەو مافە شخصی چییە کە داوایەکە وەک عادەتێکی کللتوری ئاڵتونە ماڵە سیارەیە چوونە دەرەوەی بۆ بازار چون بۆ سەیرانە یعنی ئەمە مافە سەرەتایەکانی خۆیەتی کە داوای ئەکات و پیاوەکەش ڕازیە بە هەمان شێوە ئەمانەی بۆ ئەکات لە بەرامبەر ئەمانەدا ژن ئەڵێ من هیچ کێشەیەکم نییە ئەوەی کە ئێوە باسێکنەوە کەی کێشەی منەستری خۆی بۆ شتانەوە نائێشێنێت چونکە یعنی فکری نەتەوایەتی بەداخەوە فکری نەتەوایەتی و نیشتیمانی و ئینسانی سەرەتا لە لای تاکی کورد لە هەرێمی کوردستانە بە گشتی لاواز بوو زۆریش لاواز بووە و سیستەمێکیش کە پیاو سالار بەڕێی و ئەبا زۆرینەی پیاوەکان بەڕێیانەوە ئەبەن یعنی وەک شاعری دەڵێ حەق دەسەندرێ نادرێ یعنی تەنانەت هەندێک جار بیرکەرەوە کاتێکە ژنێک لەگەڵ مێردەکەی کێشەی ئەبێ سێرەکەی براکەی هەر دیفاع لە زاواکەیەکان نەک لە خوشکەکەی بۆچی چونکە پیاوان یەکدەنگن پشت یەک نادەن لە زەوی و لە کاتێکی شایعنی هەر شتێک هەیە ڕێکەوتنی ئەوان هەیە بە یەکتریەوە لە جاتیەوەی کە بۆ نمونە پیاوێک شەهیدە بەدەگمەن کچەکەی ئەهێنن ئەیکەن بە خاوەنی پۆستێک وەکو ڕێزێک بۆ شەهادەتی ئەو هەتا کوڕی هەبێت کچەکەی بەدەگمەن دەرەکەوێت ئەوە یەک با بڵێن ئەو سیستەمەیە کە بەڕێوە ئەچێت بەم شێوەیە بۆ یەکانێ ژنان ناتوانن جێگای خۆیان بگرن سەرەتا خۆیانن دواتریش سیستەمە و بۆ وەڵامی هەواڵ یعنی لە هەڵەبجەی ژن هەیە بەداخەوە کچی گەریلامان هەیە شەهیدکانی کە پار شەهید کەوت پێرار شەهید کەوت لە عەفرین با بڵێن
لە عفرین شەهید کەوت کچێکی هەتا بڵێ یعنی ئازاد جەریء پاک لێزان قسەزان زیرەک یعنی نازان بە چ شێوەیە وەسفی بکەم بەڵام کاتێک کە شەهید دەکەوێ ماڵی باوکی قبول ناکات تەعزیەی بۆ دابنێت یعنی زۆر بەداخم کە هەرگیز ئەوە شتێکە لە بیری من ناچێت یعنی باوکی ڕازی نەبوو تەعزیە بۆ دانێت وە لە ئێستاشە یعنی داواکەین وێنەیەکی دابنرێت ئەوە شەر قبول ناکەن پێی شەرمە کچەکەی لە ڕێگایکی وایە شەید بێ یعنی هەواڵیان تۆ بیرکەیتەوە ئەوە ڕۆژ ئاوایە ئەمە باشوورە یعنی ئەو سیستەمە هەر کەسێک کاتێ لە نەورۆزانە دەچێتە قەندیل و دێتەوە دەڵێ هەستەکەی بۆ جیهانێکی تر ڕۆشتووی هەستەکەی بۆ هەرێمێکی تر ڕۆشتووی ئەوە هەرێمی کوردستان نیە ڕۆژ ئەوەی ژوای لێ هاتووە سیستەمە یعنی ئەو سیستەمە لەوێ ئەم ڕێزە دەدات بەڵام ئەم سیستەمەی ئێرە ئەو ڕێزە نادات ئەوەی کە لە با بڵێن لە ڕۆژ ئاوا دایکێک خۆی جانتاکە بۆ کچەکەیە پێچێتەوە ئەینێرێت بۆ ناو یەپەژە بەڵام لە باشووری کوردستان ئەگەر کاتێک چێ بەشداری ڕیزەکانی گەریلا بێت ئابڕووی چووە حیای چووە یعنی خۆ هەندێ دایک لەبەر ئەوە نییە کە زیاتر یعنی وەکو مەسەلەی جەرگ ئەگری بۆ کچەکەی زیاتر بۆ حیات چوون ئەگری ئەڵێ ئابڕووم چووە کچەکەم ڕۆشتۆ دەرەوە لە ماڵ ڕۆشتۆتە دەرەوە بەڵام کاتێک کە ناوبانک پەیاکە کاتێک کە ئەزانێت کچەکەی بۆ بە کەسێکی کاریگەر لە ناو ئەو حرەکەتەیە ئەو کاتە خۆی بۆ خۆی شانازی پێوەکە بەڵام بە تایبەتی هەتاوەکو باوکی ئەم شانازیە نەکە بەداخەوە دایکی ئەم ئیرادەی نییە ئەم شانازی بکە وە ژنمان هەیە توانم بڵێم یعنی لە ئێستاشە چەندین کەس لە ڕیزەکانی گەریلادا هەن لە ڕیزەکانی پێشمەرگەدا هەن بەڵام نازانم یعنی بەداخەوە ژنی وەک پێشمەرگە با بڵێن شتێکی شکڵیە ئەو کاریگەریان نییە یعنی سەرەکەی چەندین ساڵی هێزی ژنانی پێشمەرگە هەیە بەڵام سەرەکەی ژنان کچان ناچن ڕووبکەنە ئەو هێزە بە پێویستی نازان وەک شتێک بڵێ کۆمەڵی ژن حەز ئەکەن ئەم هێزە هەبێ دروستیان کردووە بەڵام پێم بڵێ یعنی هەتا ئێستا هێزێکی ژن هەبوو بێت لە بەرەکانی شەڕا وەکو ڕۆژ ئاوا بەرەنگاری کرد بێت لەبەرەوە دوو سیستەمی جیاواز هەیە لەوێ و لێرە دیار بوو پرسیارێک لە یوتیوب ئێستا بینەرانی زۆر شت دەنووسن ئەوانەی یوتیوب ئێوەش لەوانەیە بیبینن ژنێک دەتوانێت شۆڕشێک دروستکە ئەوەی کە ئەو مامۆستایی ڕۆژهەڵات کە هەوڵێکی زۆری یا بۆ زمانی دایک بەڵام بەداخەوە لەلایەن ڕژێمی ئێرانەوە ئەوە بوو کە زیندانی کرا ئەتوانن ژن لە ڕێگەی خۆشیەوە تەناخۆیەوە شۆڕشێک بەرپا بکە ئێمە دیارە کۆنگرەی نەتەوەی کوردستان هەوڵێکی زۆری یاوە کە ئەو ڕێچکەیە بشکێنێ و بۆ بەتایبەتی تاکە تەلەڤیزۆنێک دانراوە تەلەڤیزۆنی ژنە لە پێم وایە بەرنامەی زۆر باش پێشکەشەکە و کۆنگرەی نەتەوەی کوردستان بەرنامە و ڕێچکەیەکی تەواوی بۆ ژنان داناوە کە بتوانن لە هەموو شتەکانە خۆبینینەوەی ژنی تیابێت و ژن خۆی ببێتە خاوەنی هەموو شتێک لە ناو کۆمەلگادا و ژن ئەرک و مافەکانی خۆی جێبەجێ بکە ینی ئاو وەکو جەنابەت وتت ئەرک ئەبەخشێوەکەوەی مافێک لە پێناوی شتێک وەرنەگیرێ وەکو مافێک چۆن پیاوێک هەیەی یان چۆن هەر کەسێک وەکو خۆی هەیەی ئەو مافە بەجێ خۆی بخە من پرسیارێکم لەوەیە کە ئاو ئاسخان ڕێژەی کوشتن ساڵانی ڕابردوو لە کوردستانە بڵێن بە عام هەمووی کوردستان زۆر کەم بوو یان نەبوو بەس بۆ ئێستا ڕێژەی کوشتن بووەتە ینی ژن کوشتن لە کوردستانە و لە ڕێکخراوەکانی نێودەوڵەتیانی دەنگێکی یاوەتەوە لە کوردستانە بەتایبەتی لە باشووری کوردستانە کە ئیتر زۆر جار چیتە ڕێکخراوێکەوەتەوێ قسەیە بکەی ئەڵێ ئێوە ژن کوژەکانن بۆ ینی ئەمە بۆ لەم دوایانەی سەدەی دوای 90ەکان دەست پێکراوە بەڕاستی ئەو پرسیارە من ئەیگەڕێنمەوە بۆ زۆربوونی تۆڕە کۆمەڵایەتیەکان و تەنیا ڕێگەیەکیش بۆ ئازادی ئافرەت و کچان تۆڕە کۆمەڵایەتیەکانە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەتوانێ سربەخۆی خۆی لەوێ ئەتوانێ بە ئازادانە قسە بکە ڕاو بۆ چوونی خۆی بڵێ جلوبەرگ لەبەرکە ئەو شتانەی کە بۆی نیە لە ناو کۆمەلگایە زۆر جار لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئێکا و هەرەمەشە بێ بە کێشە بۆی یا پەیوەندی خۆشەویستی لەگەڵ کوڕێکە ئەبەستێت وا ئەزانە ڕاستەکە لەگەڵ یا ئەگەر وێنەیەکە ئەگەر شتێکە
هەڕەشەی لێ ئەکا بۆی بڵاوە کارتۆ بەداخەوە ئەمەش بەهۆی کەم ئەزمموی و ناڕۆشنبیری ڕگەزی بەرامبەریشەوەیە. ئیتر ئێمە هەر چواردەوەرمان دوژمنە، لەم لاوە ئێرانە، لەو لاوە تورکیا، لەو لاوە عەرەبە، عێراقە، هەمووی دوژمنە بە هەر هەمووی بە شێوەیەک لە شێوەکان ئێوێ کێشەیەک فڕێباتە ناو کۆمەڵگەکەی ئێمەوە، کێشەی ئیتر وای لێ بکەن بیریشتی تری نەبێت بە زۆری ئەیخەنە سەر کێشەی ئەمە شەرەفە و ئەمە ئەخلاقە، ئەخلاق ئەبێ ئاوا بێ و شەرەف ئەبێ ئاوا بێ و لەوا خۆی ئەبینێتەوە. ئەمە زۆر زۆر لەبەر ئەوە گەشەی کردوتە ڕۆژ بە ڕۆژیش کێشەکان زیاترەکە. کۆتایی هەتا دوا کوشتنی کچ کە ماریا بوو ئازارێکی ئێجگار زۆری خستە دڵی هەمومانەوە، یعنی نازانم بڵم چی ئازاری ماریا قەت کۆتایی نایە کە ماریا ئەو دەنگە بوو، ئەو دەنگەی ئێمە بوو کە داوای ئەیویست خۆی بێ، ئەیویست ئازاد بێ، ئەیویست بە ئازادی پێ بکەنێ، بە ئازادی هاوار بکە، بە ئازادی هاوسەر هەڵبژێرێ، بە ئازادی دەنگی ببیسرێ. کپیان کرد. ئەمە زۆر زۆر یعنی نمونەی ئەو ئافرەتە ئەو ژنانە بوو کە ئێمە ئەمانەوێ ئاوا بین، بۆ ناهێڵن ئێمە ئاوا بین. کپیان کرد. چەنەها ماریمان هەیە، ماریامان هەیە ئێستا لە کوردستانە هەزارەها ناوێرە ئێجگار دەنگەکەی ئاشکرا کاوەکو ئەو بۆی جارێ بمێنێتەوە بەداخەوە. من تشتێک تر بێژیم ئەیژێ هەنێک مەسەلە لە کوردستان گەلێک من لە کۆلین کردم لە کوردستان مەسەلە هەنێک ژن ئەکوژن اور ئاگر پێ ئەکەن ئەیژن ئیشتە بەخۆی کردێستی بەخۆیکردن سەرەوە چێ بێژی یانێ ئەو سیستەما دەولەتی هین لە کوردستانێ تونە زۆر بەداخەوە هەرچەنە زۆر دادگا و ئەم شتانەی کوردستان زۆر بەباشی ناڕوا بەڕێوە بەداخەوە چەند پیاومان بینی بیهێن لەسەر تەلەڤیزیۆن و بڵێ ئەمە ژنەکەی خۆی کوشتووە یا سووتان دوێتی ئەوە یامان بە سجن و بیکەنە نمونە بە خەڵکی کە بترسێ بیبینێ. بەڵام عەقید محەممەد کە کوژرا لە بنکەی تندوتیژی بەرامبەر بە ژنان بەڕەنگ دوژمن وابزام ئاگادارن عەقید محەممەد لە سلێمانی کوژرا کە لە بنکەی تندوتیژی ژنان ئیشەکە بۆچی بکوژی عەقید محەممەد دۆزرایەوە ئەوەنەی 5 ڕۆژێک یعنی زۆر بە ئاسانی دۆزیانەوە بۆ ناتوانن دوو بکوژی ژنان بدۆزنەوە بیهێنن وەکو بیهێنە سەر تەلەڤیزیۆن و پیشانی ئەو خەڵکەی بن بۆی ئیتر بکوژی ژنانی شکەم بێتەوە. بەڕاستی وایە ئەچێ ئاگری تێبەرە یا بۆەوەی ناوی نێنن ئەڵە خۆی سووتان نازان پەرەمێزەکەی پیاتەقی. بەڵام ئەگەر ژنەکە زۆر لە زۆربەی حاڵەتەکانە ئەگەر ئەو ژنایە ئەو ئافرەتە بەدریا بکەوێ قسە بکە ئەڵێت کە پیاوەکەم سووتان دومی و شتی واژ بووە و زۆر زۆریش بووە. بەڵێ خوشکە کەس سین ئەشتە بپرسم یانێ ji بۆ wî gerekî ew hereketa Kurd hereketa jin partiya jin jinên Kurdistan gerekî ew çi bikin ew yani ev astengiya ser jina ser xorta ser milala rabê gere şoreşek çawa pêşkeş bikeve bi dîtina te. بەڵێ دیارە سەرتا حەز دەکەم وەڵامێکی ئەو پرسیاری یوتیوب کە مامۆستا زەکەریا وەڵامی دایەوە حەز دەکەم وەڵامی ئەوە بدەمەوە کە دەڵێ ژنێک بە خۆسەری خۆی دەتوانێت شۆڕشێ بکە. ڕاستە بەڵام ئایا بۆچی بەگشتی پشتگیری ناکەن؟ مامۆستا زارا یعنی سێرەکەی لە کاتێکا کەوتە زیندان ئەی بۆ هەزارانی تر وەکو مامۆستا زارا دروست نابنەوە جارێکی تر یعنی لە با بڵێن ماوەیەک لەمەوە پێش چەند ساڵێک لەمەوە پێش شەونم خان کە لە ڕووی بەرپرسانی هەڵەبجاوە ساو دوایی زۆر خراپ لێی تووڕەبوونەوە سێرەکەی ئیتر دەنگی ژنێکی تر نەما ساڵی پار و ئەم ساڵ و پێراریش من فەرشە سوورەکەی ژێپەی بەرپرسانم لول کرد ئەو خاکە یعنی خۆی بە خوێن سوورە چ پێویستێکی بە فەرشی سوورە تۆ لە ساڵیادی چیمە باران و لە ساڵیادی ئەنفالادای ئەخەیت یعنی ئەمە ئازاری دڵی ئینسان زۆر زۆر ئەدات. یعنی خاچێک
لە جیاتی ئەوەی یعنی ڕێز لە شەهیدەکانی بگری ئەو خاکە هەمووی بە خوێنی شەهید سوور کراوە تۆی بە فیز و تەکەبورێکەوە بەسەر فەرشێکی سوورە ئەڕۆیت و تێ ئەپەڕیت فەرشێکی سووری داخستۆ بەسەر ئەم خاکەیە یعنی سێرەکەی کەسێک بەتەنها خۆم فەرشەکە لوولەکەم کەسێک نییە دەست بدادە دەستم لەگەڵ مالولی بکات تێگەی سێرەکەی هەموو ساڵێک هەر خۆم ئەمە ئەەکەمەوە کەسێکی تر نییە بێت جارێک کە من لەوێنیم با ئەوش لولی کاتەوە لای بە ئەمە کللتورێک نەک تەنها ئەوەڕان کللتوری کە ئەمساڵ بە بڕغوت بینین داتی و بۆی کەلسوم خان کۆی نەکاتەوە ڕاستە بەڵام باش بوو لەسەرەوە ئەم جاریان کۆم کردەوە بەڵام درەنگەشتی ناوێت چونکە لە خوارەوە دیارە ئەو بەشکردنە کە لە ساڵیادی ئەنفال ساڵادی چیمابارانە دروستیان کرده بوو بۆ ئەوەی ئەو دەنگدانەوە گەورەیە نەبێ ئەوەش بۆ خۆی کێشەی تر بوو کە دروستیان کرده بوو بنەماڵی شەهیدان بەجیا و بنەماڵی شەهیدان هەندێک لای دەسەڵات و دەسەڵات بەجیا بەڵام درەنگەشتی ناوێ باش بوو بارانەکە تۆزە تەڕی کرده بوو لەسەرەوە لولم کرد هێنامە خوارەوە ئەم جارەیان بەڵام بەداخەوە زۆر بەسەریان ڕۆشت بوون یعنی سێرەکەی لە بەڵام ئەوەی چەمچەماڵ باش بوو بەڵام سێرەکەی کاتێک کە کەسێک دەرەکەوێت دوایی لە جیاتیەوەی پشتگیری بکەنەی هێنن پەشیمانی دەرببڕێت پەشیمانی دەربڕەکەم بۆ ئەو کارەی نەکردووە خەڵک بەغەڵەت تێگەشتووە یعنی ئەم کێشانە بۆ ئەوەی کە نابن بە شۆڕش نابن بە دەنگدانەوەیکی گەورە ئەوەیە کە ئەو کەسە بە تەنها کارەکە ئەکات یعنی هەمووی هاودەنگ نابێت لەگەڵیا بۆ وەڵامی هەواڵ یعنی چار چییە چار هۆشیارکردنەوەی تاک بە تاکی کۆمەلگایە یعنی ئەگەر تاک هۆشیار نەبێتەوە کۆمەلگا هۆشیار نابێتەوە و هەندێک شت هەیە ئەبێ بە سیستەم بکرێ یعنی ئاوازخان ئاماژەی پێکرد کە تۆڕە کۆمەڵایەتیەکان سەیرەکەی کچێک هەتا نیوەی شەو یان ژنێک یان گەنجێک هەتا نیوەی شەو هەتا سعات 2-3 بەیانی لەسەر خەتی ئینتەرنێتە بەڵام بەیانی ئەوەی وتوێتی خۆ هەربیری نییە چی وتووە تێگەی هەزاران وعد و پەیمان دەدەن کە بەیانی ئەچن چالاکیەکەن بەیانی ئەماکەن ئەوەکەن بەڵام کاتێ ئەچیتە مەدان بۆ چالاکی سەرەکەی دەکەس لەگەڵان نییە ینی بەداخەوە یعنی تاکردن هەموو جارێ ئاماژە بەوە کەم کاتی خۆی داگیرکەران یعنی ئیسیعمار کە هاتوون کوردستانیان داگیر کردووە سەرنجی یەک بە یەکی ئەوان لێکۆڵینەوەیان کردووە چەندین ساڵە لەسەر ئەوەی کە یعنی کورد چۆن پارچە بکەن چۆن لە ناوی ببن یعنی سەرنجی کللتور و هوەری کوردیان داوە سێرەکەن یعنی لە ڕەشبەڵەکی کوردیا کە بەداخەوە ئێستا بە حرام ئەزانرێت سەرەکەن ژن و پیا و دەستی یەکەگرن یەک ریزی هەیە ئەم یەک ریزیە ئەمە کێشەیە هەتاوەکو ئەوان بەم شێوەیە یەک ریز بن تۆ ناتوانانی لە هیچیان دوورخەیتەوە بۆیە یەن یعنی ڕەنگە ئەو بڕارش هەر لەوێەوە درابێت کە ئەمە لە ڕێگەی حرامەوە سەرەکەی هەڵپەرچی کوردی و هوەر و ئاواز و هەمووی تەفروت و ناکەن ئێ باش ئەمانە چۆن پارچەکەن ئەو ئینتەرنێتە زۆرەی ئەو تۆڕە کۆمەڵایەتی زۆرەی کە لە باشووری کوردستانە هەیە بڕوا ناکەم لە هیچ جیهانێکە هەبێت یعنی لە هیچ وڵاتێکی جیهاندا هەبێت لەبەر ئەوەی یعنی بێکاری کردووە بێپارەی کردووە یعنی بڕۆ چایخانەکان لەبەر خاتی خەتی ئینتەرنێت ئەو هەموو گەنجە لێ کۆ بێتەوە ئێستێری چیەکات یعنی لە پاڵتە دانیشتۆ قسەی لەگەڵ ناکەیت کەسەکە لە پاڵتایە دەردە دڵێک ناکەن بۆ یەکتری بەڵام لەسەر فەیسبوک هەتا بەیانی لەسەر فەیسبوک و بەیانی شەتانی مەڕۆ هەڵناسێت شۆڕش بەمە چۆن دروستە بێت یەک دەنگی چۆن دروستە بێت بە یارمەتی کەلسوم خان ئەگەر یەک دەقەم بیتێ بۆ بابەتی ئەو فەرشە سوورە بەڕاستی ئەگەر بێتە سەر ڕاستی شۆڕژگەر زۆر زۆرە بە تایبەتی لە هەڵەبجەیە لە سلەیمانی شاتۆزێ من شارەزام بەس ئەبێ موچەکەی بپارێزێ زانی ئەو ڕۆژەی کە بێت یارمەتی تۆ با لەسەرگەڵ و فەرشە سوورە و لەگەڵ لولکە بەیانی موچەکەی بڕاو بان کراوە بۆ ئاسایش باشە چونکە ئێمە تەنەها بابەتی وامان لە بەخرا و باسە کردەی و مامۆسابەتی بژیم تەنانەت مەوزوعی دەنگدان بۆ حیزبەکان بە پێی شارەکان هەر هەمان بەبەستە یعنی ئەی خەڵک بەچی بژی خەڵک بیر لەوە ئەکاتەوە کێ پارەی با تێکرەخانەکەی با ئەگە شۆڕژە بێ یعنی چەند لایەنێکی هەیە لەو کاتانە ئەکرێ تۆ بە تەمای هیچ نەبی بە یان بڵێم چۆن سەرچاوەیەکی ژیانی تر هەبێ هیچ علاقەی بە حکومت و بە کەسەوە نەبێ ئەو کاتە پەیامێکت هەبێ بە ئازادیە توانی بیگەینی بۆ نمونە من دەنگێکم هەبوو خۆم و هاوڕەکانم هیچ منەتم بە کوردستان نەبوو
من لێرەوە شتێکم هەبوو پێی بژیم یعنی هیچ نەبێ بەڵام ڕۆشتمەوە لەوێ هەرچی مەویست ئەمتوانی بیکەم یعنی من بەسەراحەتێ ڵێم خەڵکی ئەوێ بە تایبەتی ئەو فترەی من لە هەڵەبجە ژیاوم ئەزانم زۆر کەس هەیە ناڕازیە لەو زروفە بەس ناتوانێت زۆر دەنگ بەرزکاتەوە بێتە دەرەوە قسە بکە. باشە پرسیارێک بۆ هەردوو لا ئێستا وەکو ڕەگەزی مینە ینی وەکو ژنێک وەکو ئافرەتێک بیرکەینەوە من ئێستا لە زۆربەی وڵاتەکانی جیهانم بینیوە ینی ئەرک و ماندووبوونێکی زۆر تا ئەگەیت بە هەدەفێک. ئێستا لە کوردستانە کچی مۆدە زۆر دروست بووە ینی بەداخەوە ئێستا کافتریەکان زۆربەی من ئەزانم زۆربەی شوێنەکان ئەڵێ ئێمە حەز ناکەین کچی مۆدە بێتە ناو میوانخانەکەمانەوە یان ڕیستۆرانەکەمانەوە یا کافیەکەوە ینی بۆ ئەوانە سێرەکەی لە ماوەی پڕێکە ینی ئەبێتە ملیۆنەر سیارەی باش شۆقەی باش ینی ئەمە بەچی ئەو شۆڕژگێرانە ئەوانەی کە ئافرەتن هەوڵ بۆ ژیانێکی ئازادی ئافرەت دەیەن ناتوانن بگەنە ئەو پلۆپایە ینی ئەم کچە مۆدێلانە ینی لەگەڵ ڕێزمە بۆ هەمویان وەکو ژنێک سەیرانکەم و لەگەڵ ڕێزمە ینی بۆ ناوتۆرەیەکیان بۆ ژیان و خۆیان دروست کردو وەکو ژنێک ینی لە باشووری کوردستانە ئابینین خۆ لە قەندیلیش کچی زۆر جوان و بەهێنەیە بەڵام تەنگێکی لە شانە و خەباتەکە ینی لە باشووری کوردستانە ئەم مۆدەیە بۆ وای لێ هاتووە بەرەو ناشرینکردنەچە ینی بووەتە قەزیەکی بازرگانی بەڕاستی پێم خۆشە لە ڕووی سایکۆلۆژیشەوە دوایین پرسیار بێت چونکە لە ڕووی سایکۆلۆژیەوە هەر 45 دقیقە تا سەعاتێک گوێگەر ئەتوانێت گوێمان لێ بگرێت یان بینە. گەر من دوو دقەیەک لەسەرەوە قسە بکەم کۆمەڵگەی ئێمە ئەگەر ئێسا سیرکەی پیاو هەر ئەوەنە نازانی هەڵە تۆقێتەوە بێ بە ملیۆنێر چۆن بوو نازانی بزنسەکە ئەم لا ئەکا ئەو لا ئەکا ژن و ئافرەت و ئەو کچانش جاری وایە حەزیان لەو شتانەیە بەس نازانێت چۆن بیگاتێ یەت ئەم مۆدێلە دروستەکە لە ڕێ ئەم مۆدێلە و پێیەگا و جسمی خۆی بەکارهێنێ ئەمەیان لێرە مۆزوع ئەوە نییە لەش فرۆشی بکە لەش فرۆشی شتێکی باشە بەس هەرچی چۆنە نەبێ جوانی و جستەی خۆی بەکارێنێ و پاری پێپەیاکە بەڕێی من لەلایەک و حەقی خۆیتی کەیفی خۆیتی بابیکە یعنی بەڵام بۆچی بۆ پیاوەکە ئاساییە کەس نازانێت چۆن بوون بە ملیۆنەر و هەڵتۆقیون لە ڕێی سیاسەتەوە ئەملاو ئەولاوە بە ئافرەتیش لەلایەکەوە ئەو هەناسایی هەبێ یعنی ئەوە جوابەکەی منە ڕێ و ڕاو بۆچوونی خۆمە بەڕاستی ئەتوانێت و خوشکەشی خۆی بڵ بەڵێ تێگەشتم مامۆستاجان دیارە وەک ئاوازخان وتی بەداخەوە یعنی لە بەرامبەر مادەیە زۆر شت شکستی هێناوە زۆر کەساتی شکستی هێناوە یعنی سیرەکەی لە هەموو مێژوشتا هەروایە تەنانەت کەسایەتی گەورە سەرۆک بەرپرس هەزاران شت مەلا شێخ نازانم چی سیرەکەی وڵاتە فرۆشێ خاک ئەفرۆشێ هەر شتێک ئەفرۆشێ هەتاوکو بە پارە بگا بەداخەوە یعنی پارە و جنس ئەوەندە پیسن ئەگەر نەزانی چۆن بەکاریانە هێنی و چۆن پەیان دەکەیت بەرەو هەموو هەڵدێرێک دەبات و بەداخەوە یعنی سەرنجی پیاوانیش ئەوەندەی بۆ جەستەی ژنانە ئەوەندەی بۆ شکڵی ژنانە بۆ ئەقلیان نییە بۆیە ئەم ژنێژیت زیاتر گرنگی بە جەستەی خۆی ئەدا هەتاوەکو پیاوێک ڕازی بکات هەتاوەکو ژن بڕای بەخۆی نەبێت من ئەوەندەی کە حەز بکەم قسە لەگەڵ ئاوازخانە بکەم بۆ حەز بکەم قسە لەگەڵ پیاوێکا بکەم یعنی ئەوەندەی ئاوازخان بەتەنگی ژنانەوەیە سێرەکەی پیاوێک بەتەنگی ژنانەوە نییە بەڵام بەداخەوە سێرەکەی ژنێک یان کچێک هەوڵ دەدا بۆ ڕازیکردنی کوڕێک یان پیاوێک ئەو جۆرە مۆدانە بەکارەهێنن ئەجینا هیچ شتێکی تر نییە ئەگەر پیاوان ڕێز لە ئەقلی ژنان بگرن ئەو کاتە ژنانیش هەوڵەدەن بە شوێن زانستی و زانیاریە بگەڕن یعنی مناڵ بووم سەرنجم داوە لە ئەو شتانەی جارێک وتەیەک زۆر جوان بوو کە لە مەکتەبەکەمانە هەڵم واسی خۆم بۆ نەشتر هەڵم واسی کە ئەڵێ ژن ئەو کاتە شۆڕژگێڕە کە خشەی پەڕاو لە خشەی خشل بەخۆشتر بزانێ هەر لەو کاتەوە ئیتر من حەزم لە زێڕ و ئاڵتون نەما بەڵام شۆڕشم بەلاوە ئەوەندە پیرۆز بوو بەڵام بەداخەوە هەرچەندە نەمتوانی وەک شۆڕژگێڕێک پێی بگەم و یعنی سیرەکەی هەموو شتێک لەم ڕوانگەیەوە دەست پێیەکە کە تۆ ڕێز لە چی ئەگریت ئەوە گەشەکە یعنی کاتێک کە تۆ مامۆستا کەلسوم یان ئاوازخان بانگەکەی یعنی
سەرنجی لەسەر کۆمەڵگا چییە ئەگەر تۆ بپرسی سەرنجی لەسەر جوانی چییە و کاتە مێشکی من بۆ شتێکی تر ئەڕات و وەڵامێکیشم بۆ ئاواسان کەوتی لە بەرامبەر پارەیە یعنی تەسلیم نابن یعنی ڕێبەرا پۆڵێ خاک ئەخۆین لە برسا بەس خاک جێناهێڵین لە ترسا یعنی بەداخەوە یعنی ئەو نانە کە یعنی 1000 جار بە زەهری مار بێت کە بەو شێوەیە پەیدا بکرێت یعنی کێ مردووە لە برسا هەتا ئێستا لەبەر ئەمانجی گەورەیان سکی خۆیان ژیانی خۆیان بەداخەوە زروفی باشووری کوردستان ئێستا ئاوا ئەڕوا بەڕێوە ئاوایە و مۆدێلەکانیش ئاوا بە مەجبوری دروست بوون کاڵایەکن بەس کاڵایەکن و هیچی تر ئێمە لە ڕێکخراوەکان بە تایبەتی ئێمە لە ڕێکخراوی خۆمان وەکو ئامێر ئیشمان بەس وشیارکردنەوەیە لەو دۆخە خراپەی کە ژن و ئافرەتی تێکەوتووە فێری ئیشێکیان کە شۆڕژگێڕی نیشتیمان خۆشەویستی نیشتیمان لەسەر و هەموو شتێکۆیە کە ئیسا هەر خەریکە باوی نامێت لەگەڵ تۆپیەکەن کە باسی نیشتیمانەکەی یعنی ئیشی ڕێکخراوەکان ئەو وریاکردنەوەیە زۆربەی ڕێکخراوەکان وەکو ئێمە کە ڕێکخراوێکی بەس ڕۆشنبیری بووین و وا بکەین لە ئافرەت هیچ نەبێ بڕوای بەخۆی بێ کە ئەو مرۆڤە کاڵان نییە مرۆڤێکە هەیە ئیسپاتی کاکە هەیە لەسەر ئەم کوردستانە دەوری هەبێت ئافرەتێکی ڕۆشنبیر خێزانێکی ڕۆشنبیر چەند خێزانی ڕۆشنبیر کۆمەڵگەیەکی ڕۆشنبیر وڵاتێکی ڕۆشنبیر بەلێ گەلێک سپاس ئەس دخوازم پێی بێوەیە داوی بگرم ئەمە نکانە ئەو بڕاستی ڕەوشە کوردستانێ پڕ وە خەراب هات بەرچاوێ من ئەزانم چونکە هەواڵێ لە ڕۆژەوە کوردستان ئێکە لە قەنادا دژی ئەوژی دەگوتن ئینتەرنێت سۆسیال مەدیا کەت کوردستانێ گەلک کوشتنژی چێبوو گەلۆ هون بوێ کوشتنێ ژنان و سۆسیال مەدیا تێکەلیە هەفتە دەبینن ئانا کەرەم کە مامۆستا پێشی ئەم تە دەست پێ بکەن بڵێ دەبێت پێشتر ڕێژەی ژن کوشتن هەبوو بێ بەڵام ئینتەرنێت هەموو شتێکی خراپ کرد تۆڕی میدیایی با بڵێن تەکنەلۆژیا بە تایبەتی بۆ سیستەمی هێنانی دەرەوە بۆ هەرێمی کوردستان وەک چۆن یعنی کەسێک بە خواردنێک پەروەردە ئەکرێت یعنی کاتێ ئەچێتە وڵاتێکی تر ئەو خواردنە بەجانی ئەم ناکەوێت چونکە جەستەی ئەم بەوە ڕانە هاتووە یعنی ئەو سیستەمەش لە ئەوروپا هەیە باشووری کوردستانی پێڕانە هاتووە بۆیە لە پڕێکە بڵاوکردنەوەی ئەو شتانە بە تایبەتی با بڵێن فلیمە تورکیەکان سەرەتا لە پێش ئینتەرنێتەوە دراما تورکیەکان کە لە کەناڵە کوردیەکانە پەخش ئەکران ئەوە زیاتر ژیانی کۆمەڵگای وێران کرد و بەڵێ یعنی من تەنان لە ناسراوی خۆم لە دراوسی خۆم کە ژنەکەی هەستاوە هەمان شتی فلیمی تورکی دووبارە کردەوە بەداخەوە دواتر جیابوونەوەی لێکەوتەوە مناڵێکیان سەرگەردان کرد وتی لاسانی فلیمە تورکیەکانی کردوتەوە لە ماڵا بۆ من هەستاوە کچەکەی فڕاند و دوای داوای پارەی لە من کردووە یعنی بەداخەوە ئەتوانم بڵێم بڵێ با بڵێن ئینتەرنێت تۆڕ بەناو کۆمەڵایەتیەکان کە کۆمەڵایەتی نین ژیانی خەڵکی یەکجاری وێران کرد پەیوەندی کۆمەڵایەتی تێکدا شخصیەتی مرۆڤەکانی زۆر زۆر ڕوشان چونکە هەموو شتێک کە نەزانی چۆن بەکاری هێنی زەرەری لێدا بەلێ خوشک ئاواز تو چ دەبێژێت دەبێ واریدە ڕاستە ئیتر ئەم لە تۆڕە کۆمەڵایەتیەکان چەند سوودی هەیە بەڕاستی سوودیشی زۆرە ئەتوانم بڵێم 50/50 یعنی ئافرەتی ئەمەی بە هەنێکی کە بە دوای ڕۆشنبیری ئاگەڕێن ئەتوانن لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە دەستیان کەوی پێی بگەن و شارەزای ژیانی هەموو دنیا و کەنەدا و ئەمریکا و هەموو شوێنێک ببن لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بەڵام ئەوەیشی لەبەرەوەی ملەتی ئێمە بە ڕۆشنبیریەکی وانەگەیشتووە بە گشتی زەرەری لێ هەیە بەداخەوە زەرەری لێ هەیە ئیتر ئیشی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەوەی وشارکردنەوەی ئەو خەڵکەیە تاک بە تاکی گەڕک بە گەڕەکی هەتا بتوانین وشارکەینەوە بۆ ئەوەی زیانیان پێنەکات ئەمە گرنگە ئەمڕۆ میران آخر شتی نووسیوە ئەڵێ ژن دایکە ژن ژیانە ژن چیایە دیارەشی زۆر نووسیوە زۆر سپاس بۆ هەردوو لاتان بەشدار بوون و ڕێز و سپاسیشم بۆ برا خوشکانەی کە بیستیان بەشدار بن بەڵام نەیانتوانی
هیواداری ئەمە دوا بەرنامە نابێ میوانداریتان دەکەین لەسەر قسەکانی تریش قسەمانە بێت بۆ ئەوەی هۆشیاری ژن بۆ هەموو دنیاوە هۆشیاری ژن لە باشووری کوردستان و کوردستانە بۆ هەموو دنیا بگوازینەوە. زۆر سپاسان دەکەن کە کاتی خۆتان نابە تەلەڤیزۆنەکە. ڕێز و سڵاو و خۆشەویستیم هەیە بۆتان. زۆر سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس بۆەوە گەلەکە ئەم گەلک خۆش بوون و مە گەلک ئاگاهداریە نوێ گرت ji بۆ ڕۆژەوا کوردستان. Ez dixwazim ji kekere bêjim em programê wa berdewam bikin ji her çarperçeyê Kurdistan jinek têkel bibe ew di ferqa jinê Kurdistan rewşa wan em bi hev re bidin temaşvana ez bawerim ew ê çêtir bibe. Gelek girîngê ez kek Zekeriya ez tişkî dî bêjim ji li başûr jî li başûrê Kurdistan gelek temaşvakarê me kêm e. Zêdetir 65 li Tirkiyeyê, sedî 30 li Ewropayê, pardon sedî 40 li Kanada, êdî jî li Ewropayê. Gerekî em ser vî jî hinek biaxivin û heftê neces programek di program çêkin. Programek bidin dest pîrekê jinên Kurdistan, program çî em çêkin ji bo Kurdistan. ڕاستە خۆی کرمانجی me bikەین بە سۆرانی وی گۆداری وانیش پڕ دەبێت چونکە لە سەدی 60 باکوور گۆداری me دەکەن بە تاکید. Gelek spas bimînin di dema xweş te em ê carek di bi hev re bimînin. Silav û jê rêz li Mîtanî TV li başûra Kurdistan li Helepçe, Enfal û di hemû deverê Kurdistan.